خۆشکار و فەهد ئەو دووبرایی کە لە شاری عەفرینی ڕۆژئاوای کوردستانەوە ئاوارەی بەریتانیا بوون. لە شوێنی کارەکەی خۆشکارم بین، بەڵام فەهد سەرقاڵی پرۆژێکی گەورەیە لەگەڵ یەکێ لە کۆمپانیا جیهانەکان لە ئیتالیا. تاوەکو چەند ساڵێک پێش ئێستا پەیداکردنی کارێک بۆ ئەوان هەواڵێکی نایاب بوو، بەڵام ئێستا ئەوان کەسێکی ئاسایی نین. مەگەلێکی محاولەت کرد بوو دیکانێکی بچووکم لە لۆندۆنێ باکەم، بزنسکی بچووک لە لۆندۆنێ باکەن، زەحمەت بوو، پەرە بوومەتە نەبوون، ئەجاراوی کریاوی گەلێکی گۆڕان بوو، ئەلسێ جیامی ئیش دەکرد، جیا ششتنێ، جیا تەسلیحات جلا ئیش دەکرد، برایمیشی جێکی دن ئیش دەکرد، بوو کریاوی دیکانیان بدەن، ئەڤێت بەرکە. بەهۆی بەهرەی درومانیەوە بە ماوەیەکی کەم پێگەشتن و گەشتنە ئەوەی کۆمپانیای بەنێوبانگی هیوگۆ بۆسی جیهانی هەڵیان بژێرێ بۆ ئەوەی دیزاینی جلوبەرگی دەستەی کارگێڕی و یاریزانانی یانەی چەلسی بەریتانی بکەن. دنیا نهۆل مەدەپرسێ و یەک ژێ هیوگۆ بۆس جۆرج ئارمانی هەنە بوومە بەرنەت بوتیک، ئەوە جلاوی گەلێکی گڕانە، گەلێکی یعنی بەهۆیە و ژێ یەک دهونی هەفتە چوو چلسی تەلەفۆنی مەکردن، چلسی تەبێ هیوگۆ بۆس تەلەفۆنی مەکردن، مەژێرە چێ کرد، من گۆڤەس چوومە چلسی لە کۆپ هەمێ، نادیا چلسی بوو فیتینگ بوو قیاسە وەم ببن، من ئەس تشکی خەیالی دەبووم، بەرکو بەریێ 8 ساڵە مکار وەش دەکرد نەهاژی ئەل چلسیمە. خۆشکار بۆ خۆشی دڵخوازی یانەی چەلسیە، هەر بۆیە دووجار بەو ئەرکە دڵخۆش بوو کە کۆمپانیاکە پێی سپاردبوو، تەنانەت لە نزیکەوە یەک بەیەکی ئەو ئەستێرانەشی بینی کە ئەمڕۆ بینینیان بۆ خودی بەریتانیەکانیش ئاستەم بووە. و هەزار لێرە بوو، دەڤید لویس ئەس گەلێکیشی حەز دەکەم لێرە بوو، کەس لە عالەم دۆخە دەلیسە يعني من أوز ديفيد لويس سبورتر، يعني من مجي حازكر و يعني من دنري ديفيد لويس وبيدرو بري مهمة بري مشهورة مدديتي يابا زارو ديفيد لاكوستا محمي هابون مدقوت برايخو هورو مدقوت هورو نها عمل تشيلسي مدقوت ولا تشيلسي بخدت تشيلسي تنال كنت كيبو مع عفرين هاي نوفي ترتا ولا مدقوت أبيت حاسم نهال ترتا ولا ئێستا چاویان لەسەرەوەیە دەرگای گەورەتر لەسەر نێوبانگی ئەوان بکرێتەوە بۆ داهاتوو بچنە نێو کێبڕکەی فراوانترەوە بۆ ئەوەی دیزاینی جلوبەرگی یانە زەبەلاحەکانی ئەوروپا بکەن، چونکە ئیدی ئەوان بوونەتە دوو خاوەنکاری ناسراو. هەزاران کەس لە سەرتاسەری جیهانەوە خۆن بۆ دەبینن کە واژووی ئەستێرەیەکی تۆپی پێیان دەستکەوێت، بەڵام بەهرەی دوو گەنجی پەناهەندی کوردوای کرد کە هەموو ئەستێرەکانی یانەیەکی بەناوبانگی وەک چەلسی خۆیان ڕووبکەنە شوێنی کارەکەی ئەوان. یانە ئینگلیزیەکە بۆ پاڵەوانی یۆرۆپالیگ و خۆشکار و فەهدیش بوونە پاڵەوانی نێو ئەو چیرۆکەی کە لە نێو وەرزش دۆستان و میدیاکانی بەریتانیادا دەنگی داوەتەوە. کوردستان حەسەن، ڕوودا و لەندەن.